سوپەر شێف بە سپۆنسەری بەرهەمەکانی مەرسین پێشکەش دەکرێت. خۆشەویستی سوپەر تیوی دووبارە سڵاوتان لێبێت. سوپەر شێف بە سپۆنسەری بەرهەمەکانی مەرسین پێشکەش دەکات. بەڵام ئەم جارە میوانەکەم هەر زۆر زۆر تایبەتە. خاتوونێکی دەنگ خۆش، ڕەنگێکی جوان، گۆڵ تایبەت، دیناخانی گۆڵ. بەخێر بیسەر هەردوو چاوم. مەمنون، زۆر سپاس دەستخۆشی پرۆگرامەکەت لێکم. سپاس بۆ ئێوەدارم ئەو چەند دقەی بەیەکەوەی نزیکەی نیو سەعاتێک یان 40 دقەیەک ئەوانەی کە ئەمان بینن و بینەرمانن کاتێکی خۆش بەسەر بەرن. ئێمە دەستخۆشی جەنابچەکەین بۆ یەکە داوەتی سوپەر شێفت قبول کرد. دەستخۆشیتان لێ دەکەین. خواردنەکان با بناسەین یەکەم جار. تەمام. خواردنەکان هەروە کە دەزانن لە بەرهەمەکانی مەرسینە هاوڕێیان. دیناخان تۆ بڵێ چیمان بێ ئەمڕۆ؟ وەڵاهی ئیتر خواردنێکی زۆر لای سەلاجەکۆ نازانم ئەگەر بۆ خۆت سازیکەی زۆر بە زەحمەت سازەکرێ. ئێمە ئامادەکەیمان هێنەوە. پیتزای ئامادە یەکێکە لە بەرهەمەکانی مەرسین کە هەر زۆر زۆر تایبەتە. تەبعەن بەکارتێناوە دیناخان؟ تا ئێستا نا با بزانین چۆنە. من خواردنی کوردەواریم حەز لێ زیاتر، بەڵام ئەگەر بچینە دەرەوە ئەکید یانیش لە مەتعەمێک ڕێستورانتێک ئەکید. فەستفودیش هەیت پس ئەوە تۆزێ چۆن نییە هەیە. چوار دانە پیتزای تێدایە هاوڕێیان زۆر زۆر تایبەتە، ئەتوانن بەکاری بێنن. بەس ئێمە ئێستا دوو دانەی بەکاردێنین چونکە پەتاتێشمان هەیە وە نییە. تەبعەن من بخۆم زۆر برسیم ئەمڕۆ وەڵامی تر دوو دانەی تەواوە ئەمەدا دابنێن. پەتاتەکەشمان بەهاراتی لەگەڵا تامێکی زۆر 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 تایبەتە. قێناکەم هەروە دابنی دوایی چاکی دەکەینەوە. ئەمەش پەتاتەکەمانە هاوڕێیان بۆ خۆی بەهاراتی لەگەڵا تامێکی زۆر زۆر تایبەتی هەیە. ئەمەش سوورەکەینەوە. ئەمە خواردنەکەمان زەڵاتەشمان هەیە. زەڵاتە دەجنی دەنابێت یان خواردنەکە. من خەرێکی زەڵاتە هەبم تۆ بزانم چیمان بۆ دروست. زۆر باشە. سەرەتا پیتزاکان بخێنەوە فڕەکە. بەس ئەمە هەر بەدەنیشیاوە قسە بکەین جارێ با ئەمە خەمەناو قاپێک وەنیە. دیناخان لە چەند ساڵگی و دەستان با هونەر کردووە؟ من کاری هوەری وەک سۆلیست لەگەڵ مامۆستا هەڵکەوت لە 2007ەوە دەستمان پێ کرد. پێش مامۆستا هەڵکەوت لەگەڵ هیچ کەسیش نەکرد؟ پێش مامۆستا هەڵکەوت وەک کۆرال کۆرس ئیشم کردووە لە 2001 2000ەوە هەتا 2007 کە لەگەڵ مامۆستا بووم، یانی نزیکەی 20 ساڵ بەر لە ئێستا. تەمەند درێژ بیتی شەڵ نازانم خانمان تۆزێ پرسیارە قورسە بۆیان تەمەنیان چەندێکە نازانم بۆ جەنابەت شەو وتومە وەڵای ئاشکرامان کردووە پێشتر گەورە بووین تاوە باسی ناکەین ئەوە سەلامەت و تەندروست بەوەی کە ماشەڵات لێبێت تەمەنی هوەریت زۆر زۆر باش بووە، یعنی ماوەیەکی زۆرە ئیشی هوەرەکەی لەوانەیە پرسیار زۆر کەس بێت بۆ تەمەنی جەنابەت ئەگەنە ماشەڵات لێبێت جوانی. مناڵ بووم ئەو کاتە 13 ساڵ بووم کە دەستم پێ کرد. زۆر زۆر چاکە. با ئەمە قاپچتەکەی بێنین قاپەکەی. ئەم خانمە ئۆنە گرج و گۆڵ دیارە حەزت لێ خواردن حازر کرد. خواردنت چۆنە؟ من زۆر باشم. هەر دیارە بەخوا خواردنێکە دیارە لەو خانومانە کوردەکان هەیە دەستڕەنگین و یاپرا خۆش لێن و وەڵڵا بێ مادام داوەتێکم ئەوە نە قەرزاری یاپراغم. من ئەگەر هەموو سڵقی ئەولێر و سلێمانی بکڕم بەشی قەرزەکان خۆشە یاپرا خۆشە ئەوەنە قەرزارم بەخوا تازەتەوە. کوێ ڕۆنەکەمان دەبزانین بیدۆزینەوە ڕۆنەکەمان و حەزەکەی تۆش دەست بە سەڵاتەکە دەست پێ بکەین بەس پێشەوەی کە دەست بە خواردن شتەکە بکەین. من پێم خۆشە ئامەمانە بۆ بژمێری خەینا زەحمەتی شەگەر کامێرا بیگرێت ئەوانەمان بۆ بژمێرە. بیژمێرم بەدەنگی بەرز 1 2 3 4 5 کۆی کەمەوە ئێستا ئەوە بوو بە ئەمە 5 دانەیە ئەمە 7 دانەیە ئەمە 4 ئەمەش 8 دانەیە. ئێستا زەردەکە بوو بە 5 7 4 8. پیتزاکەشماندانین بیستمە جەنابەت خەڵکی ڕوانیەوە بەڵێ
شەڵار سەلامەت بی زۆر سپاس سەر بۆ سەردان بۆ سەردان وەڵڵاه ماوەیەکی باشە نەچوومەوە بۆ ڕانیا نزیکەی 6 مانگ کەمتر 5 مانگێک دەبێت ئەگەر ڕۆژە قرار بێ بڕیار بدەیت بە تەواوی کوردستان بەجێبێڵیت هەستا بیرت بەوە کردوێتەوە کە لە کەناوە دەژیت چیەکەی جا ئەتوانین بێ کوردستان بژین تا ئێستا خۆی مەوزوعەکە لەوەیە وڵا ناتوانم نەوەڵە زەحمەتەوە کوا توانی ئەتوانی تۆ ئێدێنە منیش ناتوانم نەوەڵا ناتوانی بە بیرما هات بێ بە بیرم هاتووە بەڵام ئەوە بووە کە بڕیاربەی بڕیارەکە مهمە خۆی چەند ساڵێک پێش ئێستا بە بیرما هاوکە وا بکەم بەڵام نەمتوانێ ئاسان نیە نەکراوە نیە لە منداڵیە هەروە کە دیارە خۆ لە تەمەنێکی منداڵەوە دەستان بە ئیشی هۆنەر و بواری گۆرانی ئەو بابەتانە کردووە بەڵام زۆر منداڵتر قەت بیر لەوە دەکردەوە ڕۆژێک بووی بە هونەرمەند و بابەتی گۆرانی ئەبەدەن ناو بنەماڵتانە کەستریش هەیە بواری هونەری نا بەس خۆتیێرە هەر خۆمم بە عاقڵی قرس نەبوو بۆ سەرەتا بۆ بنەماڵت قرس نەبوو سوپرایز بوو بۆیان چونکە من بەتەمانە بووم ئەسڵەن گۆرانی بڵێم کە یەکەم بەرهەمم کرد هێشتا بە ماڵەوەم نەوت بوو ڕیکۆردمان کرده بوو هێشتا بە ماڵەوەم نەوت بوو بەڵام کە بە باوکم و ئەوانم وت ئیتر چەند شەرتێکیان هەبوو وە کێشەیان نەبوو زۆر سەپۆرت مەکەن ڕۆژانە سەپۆرت مەکەن یانێ لە پرۆگرامە لە ژیانی ڕۆژانەیە لە هەر شتێکە لە هەر کۆسپێکێتە بەردرگای یانیش بەردەم یانیش ناتوانانی بەو ڕێگانە بەو ڕێگە تنگانەیان بڕۆی بەو تەمەنەوە کە ئەوان گەورەترن لە من پیاە ڕۆشتون بۆیە بیرەکەنەوە کە ڕێگاکەی من سەختترە لەوەی ئەوان ئەژینتیایە وەک کاری ڕۆژانە بەڵام هاوکاری باش مەکەن زۆر 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 هاوکاری بە تایبەت باوکم زۆر هاوکاری مەکرد الحەمدولله الحەمدولله دینا یعنی چی؟ دینا دین بە بادینی وابزانم شێتە دین دینایە شێتە بەڵام ئیتر ئەو ناوەم خۆشەوێ زۆر زۆر خۆش ژیانی شێتانش جارجارێک خۆشە ئەو شێتەی کە خەڵک بیری لێ دەخوا بەزەبت بەڵام قاپێکمان ئەوێ خاتونگیان بۆ ئەمزەڵات ئەوەش قاپ ئەو چقۆش زۆر تیژنیە دوایی گلەیم لێ مەکەن بڵێن خۆشە تا چقۆکان بگۆڕینەوە ئەوە کچەکە نێزم ئەوەمان بۆ ئاوێ بکێشن سپاس دەستخۆش ئەمەش برینە فڕەکەوان یەدی ناخان ئەخێنە سەر 20 دقە زانین چی دەرەچێت ئەوش لە پیتزاکەمان وانە ئێستش پەتاتەکان ماوە سووری بکەینەوە ئەوش زەڵاتەکە و ترنانەخشا دیناخان بیکە بە ڕستەیک بۆمان کاک هەڵکەوت زاهرمان بۆ وەسفکە لە ڕستەیکە بەڵام بەس یعنی سێ وشەی تێدا بێت سێ وشەی تێدا بێت سەر و سێ وشە بێ مشکیلەمانی کەمتر لە سێ وشە نەبێ کەمتر لە سێ وشە نەبێ مامۆسایەکی ئارام و لەسەرخۆ زۆر باشە ئێستا ئەم مامۆستایەکی ئارام و لەسەرخۆ مێلۆدیەکی بۆ دابنێ بە گۆرانی بۆمانی بڵێ بە هەر مێلۆدیەک بۆ خۆت پێت خۆش جاوە چۆنە بێ ئاوا من میلۆدی چوزانم ئاوا دانێم تخوا خۆ من هەڵکە و زایر نیم کات شاگردی ئەوی کاکەوە نیە کەی ناکە بەڵامیشی منیە شاگردەکەی گۆرانیت بۆ بڵێ ئەویان نوێ ئەو پەندە نوێ زیایکەن لە تخوا لە قانونی کوردیە آخر بەخوا من ڕستەکە مامۆستایەکی لەسەرخۆ ئارام باشە بەڵام بیکەی بە گۆرانی نەوەڵڵا ئەوەیان ئیشی من نییە خوا ئیشی من نییە ئەو ئێستا لێرە بواە توانی بیکاتە لەحنێکی بۆ دانێ و ئاوازێکی بۆ دانێ بێت فاقن هەر یەکێک لە بەرنامەکانی سوپەرشێف کاک میوانتان بەڵێ بەڵێ بە سێ چوار دانە مێلۆدی بۆ مانیدانا بس ئەوە ئیشی ئەو زۆر جوان بوو چۆن ئەوە ئیشی ئەوە شەڵار سەلامت بن زۆر باشە مادام زەڵاتەکەت سەجنی بە ئەمە بێنینەوە دیناخان ئەمانەمان چەندانە بوو بەس ناسێری مەکە سەیری نەکەم نا فاسۆلیاکە 8 دانە بوو ماکەرۆنیە پرتەقاڵیەکە 4 دانە بوو بەڵێ زەردەکە 5 دانە بوو ئەوەی تریان سەوزەکە 6 دانە بوو وابزانم 6 بیان 5 بوو جەماعەتەوە کەس قسە نەکات
تۆ پێنج بڵێش دروست بەس یەکدانێ غەڵەت بوو سەوزەکە بۆ هەفتە بەس دەست خۆش نازاکرێت زۆر باشە بژی ئینشاڵڵا زاکرێت هەر بۆ هەموو شتاوە باشە دیناخان نەوەڵا زاکرێم زۆر خراپە بەخوا زۆر خراپ کەسێکی ئستەرسیت یان کەسێکی هادەئی بۆ خۆت کەسێکی هادەم بەڵام بۆ زاکیرە نەوەڵاو باشە نەماوم دوای 3 ساڵ لە هاتوچۆکردن لە ماڵی مامۆستا تەلەفۆنم بۆ کردوتمە ڕێ ژمارەی خانووەکەتان چەنە بیرم چوو بووە لە مەشغوڵیە ئەوە نەشت لە مێشکتە جاری وە تەرکیزە نامێنێ منی شوام ئەوە نەشت لە مێشکماوەنە بیر لە شتەکەمەوە زۆر جار شتەکان یعنی مامۆستا بیرمەخاتەوە کاکمیرا بیرمەخاتەوە بیرمەچێ بیرەوەریەکی خۆش لە ئیشی هوەریت لەگەڵ مامۆستا هەڵکە زاهر بۆ مان بڵێ قەت لە بیری ناکەی خۆشیان ناخۆش هەتکی مان خۆش سەرەتا ناخۆشەکە بڵێ با کۆتایە بیرەوەری خۆش لەگەڵ مامۆستا هەڵکەوت باوکەی گیان چەند قورسە و پرسیارە کوا بیرەوەری خۆش هەمووی ناخۆشە مەبەستە لە ئیشی هوەریە بەخوا هیچی خۆش نییە بۆ خۆی لە ژیانی خۆیان هەستەکەم زۆر هادە بەڵام زۆر هادە لە ئیشا هادە نییە هیچ هادە زەحمەتە ئیشکردن لەگەڵ یا زەحمەتە خاستان بۆ کەسێک ناپتان ڕازیە وەکو کەسێکە لەگەڵ یا ئیشتان کردووە زۆر زۆر تەحمولیەکەین هەر سەلامەت وڵا ئەو تەحمولی منەکە چونکە من مۆسیقی نیم کەسێکی ئەکادیمی نیم لە مۆسیقا زۆر جار زۆر شت هەیە لی تێناگەم بۆ ئەوەی تێم بگەیەنێ من تۆزێک ئینادم بۆیە ئەبێ بە مشت و مڕمان زۆر جار مشت و مڕمان کردووە لەسەر زۆر بەرهەم و شتی هوەری و من عاجز نابم لێ ئەو تۆزێک عاجز بۆ لێم و دوای تۆزێت تەلەفۆنم بۆ کردووە تر بیری چۆتەوە من بیر مەچێتەوە من شت هەڵ ناگرم لە دڵم بیر مەچێتەوە ئەویش کەسێکی لێبوردەی زۆر هەست ناکە ئەو لێبوردەیە لە ژیانە زۆر جاریش ئاوا ئەزانی لێبوردەیی لە ژیان یعنی سەلامەتی کە تۆ لە هەموو ئەو کەسانە ئەبووری کە لە نزیکتان کە لە دەوروبەرتان کە غەدرت لێ ئەەکەن کە خۆشیان ناوێی کە بە مەسلحەت برادرتن یان نزیکتن ئەوە هەموو ئەو لێبوردەیە وا ئەکات کە تۆ دڵت پاک بێتەوە لە هەموو دنیاوە خەفەت نەخۆی ئینسانەکان ئەبێ دڵیان پاکەنەوە لە پیسی ئەم دنیاە بۆ ئەوەی دڵە پاکەیتەوە بە ئارامی بخەوی بۆ ئەوەی تەمەنێکی درێژ و تەندروستت هەبێ پێویست وایە چۆن خواردنێکی تەندروست ئەخۆی پێویستە لە هەموو خەڵک خۆش بی من لە هەموو خەڵک خۆش بووم و گردنی هەموو کەسێکم ئازاد کردووە هەموو کەسێک هیوادارم هەمووتان وابن هەموو کەسێک وابێ ئەو کەسێکە غەدریشت لێکا گردنی ئازاد بکا بۆ ئەوەی تۆ لە سەلام بژی لە ئاشتی بژی تۆ شایەنی من لە گردنی هەمووی گردنی هەموویم ئازاد کردووە گردنیان ئازاد زۆر دڵت لە ئێشاوێ زۆر کەس هەیە دڵم زۆر لێ ئێشاوە زۆر کەس هەیە کە شتی نادروست یان بە کوردی خۆمانی بڵین بوختان ئەکات یان قسەیەکی ناخۆشت پێ ئەڵێت کە قەت بیرت ناچێ بەڵام لەگەڵ ئەوەیشە کە تۆ ئەزانی وانە شتەکان وانین بۆ یەکگوێی نادەیتێ من یەکێکم لەوانەیە کە شتەکە وابێ خەفەتی پێ خۆم و ڕەد و فەعل ڕەدمە بێت ینی جوابەیەمەوە بەڵام کاتێک کە شتەکە وانە گوێی نادەمە یعنی وانە بۆیە قسە ئەکرێت ئەکید ئەسان کە هادە بێت دیارە کە شتێک نییە خۆی بۆ تو ڕۆ بکات بڕین گۆرانیەکی خۆش گوێ بدەین دیناخان باگوێ بدەین تەمام یاڵا گۆرانی قەیسەری باگوێ بدەین لە قەیسەر بەس وەڵڵا ئەبێ هەڵپەڕکێ تایبەتی خۆشێرم بکەی ئەمن هەڵپەڕکێ زۆر باش نییە ئەبێت ئەبزانی تۆ خەڵکی کوردستانی ئێرانی من خەڵکی سنەم ئێمە هەڵپەڕکێمان گەڕیانە بەڵێ بەڵام ئەمە من لەوان فێر بووم جەماعەت کە ئاوا هەڵپەڕم گورە قوربانی من لە ئێوە فێر بووم منیش لە ئەو خاتونانە فێر بووم کە لە ڕۆژهەڵاتەوە هەڵپەڕکێی ئەوان جیاوازە لە هەموو هەڵپەڕکیەکان کە بەشان هەڵەپەڕ من لە ئێوە فێر بووم بەتەمایە من فێری جناب تۆ فێرەوان کوردستان یەکدانایەوە هەمومان لە یەکشت فێرەوە با گوێ گریم بزانین تەمام بڕۆین گۆرانی قەیسەری پلێکەن بۆمان هاوڕیان بابزانینم هەڵپەڕکی ئەمڕۆ بە یەکجاری من فێرە بم یانە هەم جلی کوردی هەم هەڵپەڕکەی کوردەوە زیاتر جلی کوردی لەبەر ئەەکەی
یعنی زۆر نبینم من کەمترین دەرکەوتنم هەیە بە جلی دەرەوە زۆر جلی کوردی لە بەرەکەی من بۆ خۆم کەسایەتێکم کە شانازی بۆ شتەوە مەمنونم لێت سپاس دەکەم زۆر سپاس زۆریش لێت جوانە هەر زۆر جارێک گۆرانیکی بوو ئەخیرەن بڵاو بۆ جەمیلا لێکی مۆری لەبەرە ئەی ماشەڵڵا ماشەڵڵا هەر زۆر تایبەت سپاس ئەوەشمان پێشکەش بکەی لە کۆتایی جارێ با بڕۆین بۆ قەیسەریەکە سپاس بۆ تۆش زۆر سپاس گۆرانیەکی هەر زۆر تایبەت بوو زۆر سپاس زۆربێک لە گۆرانیەکانت فۆلکلۆر کوردیە بڵێ حەزت بە گۆرانی تازە نییە یان خۆت هەستەکەی پێشتر گۆرانی بواری زۆربەیان فۆلکلۆرن نین بەڵام فۆلکلۆرمان وتۆتەوە زۆربەیان ستایلیان کوردەواریانەیە بەڵام فۆلکلۆر وەک ئەوەی کە تازەم کرد بێتەوە هەر یەک دوو گۆرانیە و بەتەمام لە ئایندەیەکی نزیکە گۆرانی کەسێکی تر هەر بۆ خۆی ستایلی گۆرانی وچنت هەمووی کوردەواریە شتێکە لە ئێستا زۆر کەمە کوردەواری کە من هاتم بیدایەت کاری هونەریم کرد لەگەڵ مەم ساڵکەوت سەیری بازاڕی هونەریمان کرد من خۆم یەکێکم لەوانەیە کە عاشقی جلی کوردیم و عاشقی ئەو ستایلە کوردەواریە جوانم کە هەمانە زۆر سپاس بۆیە زۆر پێم خۆش بوو کەوا دەرکەوم و هەستمە کرد لە ڕوحم نزیکە ئەم ستایلە کوردەواریە کە دەستمان پێکرد ئەوها بە کوردەواریانە هەم نەجاحەتێکی باشی هێنا زۆر زوو چوە ناو خەڵکەوە هەم من چونکە حەزم لە کوردەواریەکەی لێم دێ ئەڵێن لێ دێ نازانم هەمیش ڕەسەنایەتی کوردستان ئەوێ بپارێزرێ جاوە ئەرکی منە ئەرکی هەمومانە ئەرکی یەک کەسە ئەرکی هەموویەتی بەڕای من بە کوردانە بوون لە ستایلی جل و بەرگ و دەرکەوتن و هەتا هونەر و سیاست و هەموو ئەو کۆڵانانەی ژیان ئەبێ فۆلکلۆری میلەت و وڵات بپارێزرێ بۆیە من ئەی پارێزم کللتوری من ئەوەیە وە شانازی پێواکەم هەموو کات زۆر چاکە ئێمە هەمومان شانازی بە کوردبوونمانەکەین زۆر تایبەتە هەر بۆ خۆم هەستێکی من حەزەکەم هەواڵەکانیش بەجلی کوردیەوە پێشکەش بکرێ بەجدی هەموو جار ئەڵێم خۆزگە هەواڵەکانیش بەجلی کوردیەوە پێشکەش بکرێ چونکە زۆر جوانە و ناساندنە یعنی زۆر ڕەنگ جلێک زیاترەکەی حەزم لە ڕەنگا و ڕەنگە بۆ جلی کوردی و تەنسیقی جلەکان زۆر جار خانمێکی لوبنانی ڕەفیقم هەیە ماریا خان ئەو ستایلیستە زۆر جار ئەو ڕەنگەکان تەنسیقەکات من تەنسیقی ناکەم زۆر جار ئەوە لەگەڵەوەی شاخۆشم بیرۆکەی ئەوەی هەیەنەوە ئەوە کوردیە ئەوە بێ ئەو چونکە لە کوردیەکە نازانە بەڵام ڕەنگەکان بڵێ ئەو زۆر سپاس زۆر سپاس مێکاپشتەیشتان هەر بۆ خۆتانەکەن مێکاپشت بڵێ بڵێ لە زۆر پرۆگرام و کلیپیشە دوایین کلیپم کە بەرهەمێکی جوان بوو لەگەڵ هونەرمەندی گەورە کە لە هونەرمەندی کورد برادر بەیەکەوە بەرهەمێکمان پێشکەش کرد ئەو بەرهەمە هەم قژم هەم مەیکابم ساڵۆن و شت نەچووم زۆر بەرهەمی ترم هەیە کە پێویستی نەکردووە ئەزانی جوانیەکە قەیناکە زۆر جوانی نێمە خەڵکی جوانتر هەیە هەم چەند جوانە تەبان من خۆم بەرز کردوتەوە یەک دنیا تا بگەم بە یەک تۆز باڵای ئەو ئەم باڵای زۆر بەرز و جوانە بەڵام مکیاژ هەموو کچێک خۆی جوانتر ئەزانێ لە بەرامبەرەکەی بۆ خۆی بیکات چونکە دەموچاوی خۆت شارەزای بۆیە زۆر جاریش مێکە ئارتیست مێکا بە کاتی تر
بەس پرچی خۆتەوە نیە بەڵێ زۆر جوان زۆر سپاس زۆر 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 پیا ڕاگەێرێ زۆر هەر ئاگام لێتیانی دیارە دەدرۆشێتەوە لە نزیکەوە زۆر وەڵاهی بڵێم زۆر ئاگام لێتی جەماعەت با نەبێ بە مجامەلە من هیچ لە قژم نایم بێجگا لە شامپۆ هیچی لێ نایم یەکشت بەس زەیتی گوێزیێندی لێم لەگەڵ شامپۆ من هیچ کرێمە هیچ شتێ بەکار نایەنم حالیە حەزم لە هین نییە کرێم و شت چەوریەکە قژ ئەبێ بە پاکی ڕایگری بۆ ئەوەی ڕۆژێک بەلایانی کەم و قژی من زۆر زۆر چەورە بۆیە بەلایانی کەم ئەگەر ڕۆژێک بمێنێتەوە دووجار نەیشۆمە بێ بەس شامپۆ بەکاربێنم بەڵامی تر ئەوە لە دایکمەوە بۆ ماوەتەوە دایکشم قژی جوانە لەگەڵ چ کەسایەتی هونەرمەندێک پێت خۆشە دویت بکەیت دوێت لەگەڵ چ کەسایەتیەکیان لەگەڵ چه هونەرمەندێک زۆر هونەرمەند هەیە کە خەونە بۆ ئێمە کە تازەین لە هونەر با بڵین خەون بێکە دوێتیان لەگەڵا بکەین لەوانەیە ئەو کەسێک کە خەون بێ بۆ ئەوەی من دوێتی لەگەڵا بکەم یان لە کاری هونەریا جیابۆتەوە یانیش لە ژیاندا نەماوە زۆر هونەرمەند هەبووە کە خەون بووە لە مناڵیەوە کوێمان لێگرتۆ حەزمان لێ بۆ لە ژیاندا نەماوە بەداخەوە بەڵام بۆ خەون هیچ کات خەونم ینی شتێکی ئەوەنە ئەستەم نەبووە کە هونەرمەندێک دەست نەکەوێ هەبووە داوام کردووەوە بووە ئێستا چه هونەرمەندی کوردیک زۆر بەلای جەناب تۆ تایبەتە هونەرمەندی کوردی بەلای منەوە تایبەت بێ زۆربەیان من گوێ لە هەمویان ئەگرم خات و تارە ڕەسوول وەک خاتونێکی سەرکەوتوو دەنگیم زۆر بەدڵە و من ئەم ژنە جەماعەت ئیحساسی لەتمەکات زۆر حەزم لە ئیحساسی ئەو ژنەیە ئاخر جاریش سناپم بە گۆرانیەکانی کرد زۆر حەزم لە دەنگی تارەخانە ڕێز و حرمەتم هەیە بۆی یەکێکە لەو خانمانەی بەجددی خزمەتی هونەری کوردی زۆر زۆر کردووە لەگەڵ ئەوەی شاکە هیلاکە ماندوو ئەبێ لە ئەوروپاوە ئەگەڕێتەوە هێشتا نەوەستاوە و کارەکانی خۆی ئەنجامەدا من یەکێکم لە عاشقانی دەنگی تارەخان و یەکێکم لە عاشقانی دەنگی کاکە پەیوەنجاف کاکە ئەژدەر وەهبی زەکەریا عەبدوڵڵا کاکە زیاد ئەسعاد هەموو ئەوانەی کە خزمەتی باشیان بە هونەر کردووە و ستایلیش تا ستایلە گۆڕێ بۆ گۆرانی وتن زۆر کەس هەیە ئەو جەڕسەی حەز لێ نییە کە تۆ حەزت لێیە ئەمە ئیتر ئەبێ ئەگەڕێتەوە سەر سەلیقەی ئینسانەکان زۆر جار هەیە لەوانەیە تۆ حەز لە دەنگی من نەبێ حەز لە دەنگی خاتونێکی تر بەیان حەز لە دەنگی من بێ و حەز لە دەنگی ئەو نەبێ ئەوە سەلیقەیە بەڵام بۆ من ئەمانەی کەوتم تایبەتن زۆر کام گۆرانی کوردەواری پێت خۆش بوو تێکستی ئەو گۆرانی هین جەنابەت بووە هەموو گۆرانێک فۆلکلۆر و کوردەواریەکان چەند جارێ یەک دنیا ژیان و ئەمر ئیشەڵڵا تەمەن لە بەردەمان ماوە ئیشەڵڵا ئەگەر خوا ئەمر بات ئەکیت بۆیە پەتاتەکە و ماوێتی بەخاوی ماوێتی بەخوا بۆیە جارێ زۆر زۆری ماوە نازانێ بۆ من دەرەخێ تۆ زۆر کابان دیاری حەزم چۆ ئیشکردن لەگەڵ تۆیان خەریکم زەڵاتاکەم بانت بۆ خۆت کابانی هەموو زۆر سپاس بۆیە هەموو گۆرانیەکان لە سوپەرشێف تێکەوتو وەڵڵا زۆر شتی لێ نازانم کابانی وەرە دەورە ببینە لای ئێمە فێرێتەکەین خواردنی خۆمان کوبە و کفتە و یەک دنیا شت سوپەرشێف ماشەڵات لێبێت زۆر سپاس یەکە کابان سوپەرشایی بڵێن ماشەڵای لێبێ لە شاییەکە نمونەی نییە کاکە گۆرانی بڵێن ماشەڵا لەو دەنگا نازانم چی بڵێ بیناخان زۆر زۆر خوشحاڵم بۆ یەک لە بەرنامە لەگەڵ زۆر سپاس منی شەروەها ئێستا توانی دانەدانە دەریانکەیتەوە تەواو ئێستا حەتم لە کۆتاییە نەڵێ خاو بوو خاوی پێمدا نانا خۆی پەتاتەکەی جوانە زۆر باشە دیناخان چه شتێک لە ژیان تا زۆر تووڕەتەکە زۆر تووڕەم مەکە هەر زۆر وەڵا زۆر شت زۆر تووڕەمەکە بەڵام ئەوانەی کە زۆر زۆر ئیتر بێزارە بی پێت ناخۆشە دڵت پێیەشێ من یەکێکم لەوانەیە زۆر بە درۆ تێکەچم و لەگەڵ شاردنەوەی و دەموچاوەکان یعنی تۆ مەسەلەن تۆ کەسێکت خۆش ناوێ پێویست ناکات ئەوەی نە بڵێ تۆ کچی چاکی خۆشمەوەی نازام چی واژ نەبێ ئەکیت لەم دوو ڕوویە من زۆر 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 ناخۆش دڵتەنگم و خۆم یەکێکم لەوانەیە ڕێک پێمەوە دیارە گەر کەسێکم خۆشنەوێ هیچ مجامەلەی ناکەم
هیچ لی ناچمە پێش یەکەم جارێک بینم خاتونێکی سەرکەوت و دیارە وەڵڵا دەستەکانت خۆش بێ هیچ معلوم ئیشی خۆت ئەەکەی بە جوانی یاخوا سەرکەوتوو بێ سەمانای خێر بۆ هەموو لایەکەکەم بۆ هەموو ئەوانەی کا لە ئەم سەربازە و نانەی دواوش بەڵام ئیتر ئاوایەنێ کەسەیە دوو دەموچاو بەداخەوە وایە کەسێک هەیە لەو بابەتە ئاوا دڵی زۆرێشان دوێت پێت خۆش بێ ئێستا قسێکی بۆ بکەیت ناوی مەهێنە بەس شتێکی پێ بڵێت زۆر لە ئەو کەسە نزیکانەی کە دوای تەمەنێک بۆ دەرەکەوێکەوەن بەداخەوە ئێمە لە وەسەتەیان زۆر سەرقاڵین بەکاری هوەری و بە ئیشەکانی خۆمانەوە ڕۆژانە بەڵام لەگەڵەوەیشە گوێ ئەگرین ئەبینین کە خەڵکەکان بەڵێ زۆر کەس هەیە کە زۆر شتی سیر بە من ئەڵێ کە لە ناو مۆبایلەکەمە تایەتی کە چەند وەسف مەکات و نامەی دەنگی بۆم نردووە و لەسەر تاپامەوە وەسف مەکات و هیوای تەمەنای سەرکەوتنم بۆ خوازێت و پێم ئەڵێ کە تۆ کەسێکی زۆر ڕاستگۆی زۆر کارەکانت جوانە لامان کاتیشا بۆ ئەوەی شتێک بەدەست بێنێت و لەوانەیە شوهرەتێک بەدەست بێنێت قسە بە من بڵێ تۆ ئەم شتانە زۆر ئەبینم ئەم دوو ڕوویە جوان نییە قسەی کوردەواری هەیەڵێ لە هەلاو بابێشەن ئەکات ئەمە نوێ من خەریکم شتی نوێ فێرە بوو ئەوە پیزاکەشمان تەواو بۆ هاوڕێیان باش ما بچیم زانین چ تۆزێکی ماوەیە سەرەکەی بێوانە دەستخۆش ئەمە سەرەکەیەوەنە ئەوە هەتکیا ئەمە سەرەوە هاوڕێیان یەک تۆز سەرەکەی مابوو پیتزا ئەوە تۆزە سەرەکەی ڕق پێ خۆشە کام گۆرانی خۆتت لە هەمووی پێ خۆشترە هەمویان کامیان زۆر زیاتر کەس هەیە لە دایک و مناڵێک جیاکاتەوە بڵە کام مناڵەت لە هەمویان خۆشترێش ئەکید هەر هەمووی خۆشتر هەموو مناڵەکانی خۆم خۆشەوێ هەموو گۆرانیەکانم وەکێک خۆشەوێ هەموو ئەو شتانەی کە کردومە زۆر بەدڵنیایەوە بەدڵێکی پڕ قەناعەتەوە کردومە خۆشمەوێن هەموو بەرهەمەکانم بەبێ جیاوازی بەرهەم هەیە زۆر پێشی خستوم بە خەڵکی ناساندوم تایبەتترە لەوانی تر وەک خۆشەویستم ئامنشە بابەتە خۆشەویستم زۆر تایبەتە لە لام دادەدادە زۆر تایبەتە لە لام قەیسەری زۆر تایبەتە لە لام ئیتر دەست و دەستماڵ خۆشە دوێتەکانی لەگەڵ کاکمیرا کردومانە خۆشن ئەم شەو پێش ئەوەی ینی پێش ئەمڕۆ ئەم شەوی ڕۆی دانیشت بووم بە دیاری یوتوبەکەی مامساڵکەوتەوە خەریک بووم سەیری یەکێک بەرهەمەکانمە کرد ئەو شتێک کە زۆر تایبەتە بۆ من کە لە ژیانما خۆم زۆر شانازی پێواکەم ئەو بەرهەمە بوو کە بۆ ژن کوشتن پێشکەشم کرد زۆر هیلاک بووم پێوەی بەڵام تەنگدانەوەی زۆر باشی هەبوو و زۆر مرتاح بووم پێی ئەو بەرهەمەیە کە بەجددی تەواوی عمرم شانازی پێوە دەکەم شاڵا هەر سەرکەوت بەرهەمێکی زۆر تایبەت بوو بەجددی ئەوە شڵا دەنگت نەڕزێ کوپڵێک لە ئەو گۆرانیانە هەر کامێکی پێت خۆشە پێم خۆشە پێشکەشمانی بکەیت کۆپلێک سرت بێنێ بەدڵماوە بەلامێزت بێت گوشم سرت بێنێ بەدڵماوە بەلامێزم بێت گوشم کوتایی بێ خەمی دووری بەچی ترە زەر ناچێژم تەنیا هەر تۆی خۆشەویستم وای هەموو ڕۆژێک بیرێت دەکەم ناوێتە بەم ئەزیزەکەم تەنیا هەر تۆی خۆشەویستم وای بژی دەست خۆشنگت ناڕزێت زۆر سپاس بەجددی دەنگی هەر زۆر تایبەتە زۆرێک لە هونەرمەندەکان هەر ناتوانن لایڤ بخوێنن بەس زۆر گرینگە لایڤ خوێندن لایڤ خوێندن یەکەم شت ئەبێ
لە باگراون تا مەدرسێکی باش هەبێ بۆ ئەوەی جورئەتی ئەوە بکەی مایک بەدەستەوە بگریت و بیتە بەردەمی خەڵک گۆرانی بڵێ لای ئێمە لایڤ میوزیک بۆ خانمان کەمترە بەداخەوە من حەزەکەم هەمویان هەم لایڤ میوزیک هەمیش بۆنەوە ئاهەنگەکان بێنە پێشەوە بۆ هەر ئاهەنگێکی خێزانیان ئاهەنگێکی گەورە کە ساز ئەکرێ لە کوردستان پێم خۆشە کۆنسرت ئەبینم جارجار خەڵکانێک دەست پێشخەریەکەن بەڵام خاتوونی ئێمەی هونەرمەند لایڤ میوزیک ئەگەر بە هەڵەش تێگەیشت بن نزیک بوونەوەی لەو جمهورەی ئەگەر کەمیەش بێت کە دەمێکە چاوەڕێن بتبینن لە نزیکەوە بۆیە من زۆر جار لایڤ میوزیکەکەم ئەوەنەی حەزم لێ بڕۆم خەڵکەکە ببینم ئەوەنە حەزم لێ نێ جارێ گۆرانی بڵام مەچمە سەرسەی جارێ تێر سەیرەکەم خۆی زانم کێ زۆر خۆشی ماشەڵات لێبێت فاقن لایڤێک بەڵام بینیم هەر زۆر دەنگدانەوەیک باشیشی مزاجلێکی مۆری جوانیشی لەبەر کردن هەل لە دوورۆ دیار بوو گۆرانی جەمیلەیش بوو ئەمە سێ چوار ڕۆژ هەر لە سەردەم کەوت بوو جەمیلە عشقت لە دڵم چەسپیوە مونیرە زۆر خۆشێڵێ ئەگەر بکرێت زێوەشمان بۆ بڵێ من هەر بۆ خۆم زۆر مەرە جەمیلە بەرهەمێکی جوانی هەڵپەرکەیەکە من لە دەنگی کاکا بەختیار ساڵحی خۆشەویست گوێم لێ بوو و حەزم بەو گۆرانیە کرد زۆر لەبەرەوەی ئەم زۆر باش ئەیڵێ زۆر خۆش ئەیڵێ بەجدی تامی دەنگی ئەو زۆر جیاوازە لە تامی دەنگی هەموو کەسانی کە جەمیلە ئەڵێنەوە بمنیشەوە ڕێز و حرمەتم هەیە بۆ کاکا بەختیار ساڵح بەرهەمەکە یەک دوو دێرتان پێشکەشەکەم چونکە هیچ ڕتمە هیچ شتێکمان لە بەردەستنێ بەڵام زۆر خۆشەوە گۆرانیە شەوانە بیرت دەکەم جەمیلە لە فکر و لە خەیاڵم بمیرە ئەی لەخوا دەپاڕێمەوە باوانێم تۆبی بەبووکی ماڵم ئەمیرە ئەی دەستە وەژنۆ کە زوومە جەمیلە گاور نەبینێ حاڵم منیرە لەو ڕۆژەی تۆم ناسیوە جەمیلە عیشقت لە دڵم چەسپیوە ئەمیرە ئێران و عێراق گەڕام باوانێم جوانی ئەو هەم نەدیوە جەمیلە بژی دەست زۆر تایبەتەوە گۆرانیە بە جددی ماشەڵا بەدەنگە جوانەکە ئێوەش زۆر تایبەتە بژین جگە لە بواری گۆرانی تا ئێستا هەوڵت داوە لە بواری ئەکتەری یا هونەرێکی تر دەست من حەزم لە ئەکتەریە زۆر جار پێم مەڵێن وەڵا ئەوە نەجوان ئەکتەکەی یان زۆر جار بەسەبەتەوە خۆم تووڕاکە مەڵێن وەمانزانی ڕاستیە ئەکت حەزم لە بەرهەمێک لە پرۆگرامێک لە شوێنێکا کە لە تیڤەکە کە شتێک پێشکەشکرێ ئەگەر شانۆش بێ بەرهەمێکی بەهێز بێت بۆنە یانیش ئەگەر دراما بێت بەرهەمێکی بەهێز بێت و داوام لێ بکرێت بە دڵنیاییەوە داوام لێکرا پێشتر بەڵام لەبەر یەکەم شت لە دەرەوە بووم دووەم شت ڕاستە و خۆ کاتی ئەوە نەبوو کە یەکسەر بگەڕێمەوە دەست پێ بکەم بۆیە بەڵێ داوام لێکرا دوو سێجار لە دوو شوێنی تریش داوام لێکراوە شتێک هەیە لە مستەقبەلا ئەگەر ببێت لە ئایندەیە بە دڵنیاییەوە بەشداریەکەم و ئەشم بینن اینجا زۆر باش بووم بە پلک لێرە بووم بە خۆش ئەکتێکمان بۆ بکەیت وەڵڵا ڕستێکمان بۆ بڵێ بۆ خۆت پێم خۆشە ڕستەکە بۆ خۆت بیڵێ ڕستێک بڵێم بۆ خۆت باشە تۆ کە کامێرا بینی بۆ سترێسی خاتوونجان وەرە ئێرە ڕاوەستە با بزانم کامێرەکان خوا بزانم بۆچی ئەم خاتونە بۆچی سترێسی ئەلەرزێ تۆزێ بێژێکی ئاوە هونەرمەندێکی ئاوا تایبەت بەڕێزان خاتونێکی ئاوا جوان حەقی خۆمەوە نە ئەلەرزێ مشکلێ هەیە پەتاتەکەشی سووتە هەر ئەش لەرزێ هێشتا مشکلەم هەیە فاقەت ئەکتێکیم بینی جارێجە ڕستی کرد بۆ برادەرێک ناوی هونەر بوو ئەرماوە هونەرماوە زۆر جوان بوو ئەوەش بە زمانی خۆتان شۆخیەکەم لەگەڵ قوربانی ئەو چاوانە دبم زۆر لێ دێ زۆر خاتونە هەر ئەو ڕستەکە ئێستا فەرموو جەنابەت زۆر باش بوو بە پێکەنینیەوە پێمان بڵێ بە پێکەنینی ڕستێکمان بۆ دابنێ پێم خۆشە ئەو ڕستە کۆمیدی بەیانی بە پێکەنینی بە هەموو شت بگەینی ئەو ڕستە چۆن باش ئەوە ئیترەوە زۆر جدی بووم لەگەڵاتم زۆر جدی ئێستا ئەمەوێ بزانم بۆچی بەس تووڕەمە بە باش پێشەوەی پرۆگرام بکەین بەس ئەوە کەت مەکەن خوا
پێشەوەی پرۆگرام کەین لە شوێنێک گوێبیست بووم کە تۆ وتوتە تووڕە نابی دڵنیای وتوتە خۆزگا ئەو خانمەی کە ناوی دینەخانە قەی ناکە با بۆ جارێکی تر بیڵین خۆم دوایی بیڵێ توخوا بیڵێ ئاخرە ترسم تووڕەبی چونکە من ئەمەوێ لە ئەک دەرچین شتێکت پێ بڵێم نا لەوە دەرچین شتێکت پێ بڵێم بەس تووڕە نابی وا هیوادارم بەرنامەکەیشی لە دەست نەیە چونکە شتێکی زۆر خراپ بووە سیقەی خۆمانمان هەیە بەڵام مەگەر نازانم بڵێ دەرمانکەن کەسێک هەیە ڕەفیقتە باسی منە شتێکە وتوە ئۆکەی دەناو کەسا بێت بە ناوی تۆ قسەی کردبێ مۆبایلەکەم بۆ بێنن با پیشانی بەم هەر لە ئەکاونتی خۆی لە ئینستەگرامەوە نامەیەکی ناردووە و قسەی بە من وتووە با خۆی ببینێ من ببورن کە بەرنامەیە بەڵام حەزمە کرد شتێکی وا پیشان زۆر ئاسایی بەڵام من شکم لە خۆم نییە من نازانم نانا تێک چوو بەڕاستی بەڵام منیش خەریک مەکتەکەم کورە بڕۆ منیش ئەکتەکەم ڕاحەکەم تێک چوو بەڕاستی ئەکتبوو زۆر باش بوو زۆر باش بوو زۆر باش بوو بەجڵە بوو شتێکە وتوە ئێستا شتێک ئەمە بە پێکەنینەوە بڵێ بە پێکەنینەوە خۆشیان پێ داوە خۆش کرد منداڵی دەبێ ئەم باوکەی جان خوشکم پیرێژنە مناڵ ئەوەی قەینا ئێستام جارە بووە خوشکمە بێ بە خەریکا بێ بە نەنا ئەگەر چۆن شوەکە بوو بە نەنا منداڵی ئەو منداڵی دەبێ اینجا پێتیان وتووە کاکە ئەم خەبەرە خۆشەم هەواڵە جوانە ئەبێ جەنابەت بیوەی بۆ ئەو ماڵەی کە بۆ نمونە مەسەلەن بۆ نەنەکەی یعنی بۆ خۆش کرد هەڵاڵێم لە دەرگایم پێڵم چۆنی باشی وەم شتانە ئەڵێم ئەوە دانێ زیا بوو لە بایە بەس بەسەری خۆت و خۆم ئەبێ بەخێویکەن لەم زەمانەیە تەلەفۆنشت بۆ من نەکەی حەفازە نەما شیر نەماوە ئەوە وانە شتەکە اینجا ئەو حەفازە و شیرەی تۆ باسیەکەی حەفازە دەستەی بە لە 10,000 دەست پێکا بۆ 26,000 تا 30 هەیە دەستە شیرەکە قوتووی یەک هەفتەی بە 25,000 تەلەفۆن نەکەی وەڵا ئەگەر وا بێ هەواڵات خۆشحاڵی ناکەی خەمو خەفەت یەکەی زۆر قرسەوەی توش کرد مناڵی چی نا باش بوو وەڵا بژی ئەکتێکی زۆر سپاس با پەتاتەکە تێستکەین زین چ خەبەرە والله برا تایبەتە الله لەو پیتزا جوانە بەس سەیریکە هاوڕێ چۆنە بەدڵما بڕێک ببینی بینەوە ناو بڕێکەکەی نەمویە خۆی نوێینەوە ناخۆی بەس ناو بڕەکە دەڕۆی دێنەوە ئەی خۆی نوێنەوە بینەرانی خۆشەویستی سوپەر تیڤی گەڕاینە وڵاتان بە پیتزایەکی خۆش و بەتام من لەتم کردووە یەک ساعتەیە نایەتی بردێتی نازانێت پیزا لەتکە زۆر ماندوو بووی پێمانەوە سپاس دەکەم نانا خۆیان لەتیان کرد بەس من بیرەوەریەکی ئێوەم بیستووە ئەوەی کە جارێک خواردنێکتان سووتاندووە چی بوو ئەوە تەمەنم 12 ساڵ بووم بیرمە یەکەم جار خواردن بکەم دایکم وتی برنجێکی سوور لێنێ تایەمەوە کاتە دایکم کارێ کرد کە هاتەوە ماڵەوە خەریک بووم لێم ئەنا ئەوە نە بە دیار دانیشتن و هەستانوتر گوێم نایە برنجەکە ژێرەکەی سووتا ئیتر دانیشتمەوە لەسەر کتابەکە ماوەشتمە نووسی دایکم ئەوە دانیشتمە خەریکی نووسینەوە بووم منەوەنە تەلەبەیەکی زیرەک بووم ئەوام کرد دایکم بە هەردوو گوێ بەرزی کردمەوە ڕێک بۆ سەر مەنجەڵەکە وتیامە چی ئەوە تۆی خۆی وتی تخوا تۆی خۆیەوە وتی دانەی کە دروستکەرەوە ئیت لەسەر مەنجەڵەکە نەجوڵام هەتا برنجەکە باش دەرچوو لەو کاتەوە ئیتر خواردن لە 12 ساڵیەوە خواردنی باش برنجە خواردنی باش
وڵی مادام نازانم و دەست و پەنجە ڕەنگینت من نەمخواردووە بێجار داوەتێکم بکەی بزانین چۆن دەرەچێت بە هەمویان تۆ بەسەر داوەتی کردووە بۆ خواردنی دیناخان جارێکیش خۆم داوت کرد کاکەڵکەوت بەرنامێکمان کرد پێکەوەوتی وەرە وڵی مامۆستا ئەبینی ئەم بە وعدە بەس من وعدە ینی بڵم چی ینی وڵا هەمووی کورد هەموو وعدم بە هەموو کورداوەوەی ئەمەە سڵ قەرزارم ئەوە سڵ قەرزارم بچم لە ئەلوەکە بیکڕم فریاتان ناکۆم وەنە زۆر بەتامی بکەین طبعاً دووبارە دەستخۆشی سپۆنسەری سوپەر شێفەکەین بەرهەمەکانی مەرسین لە جیاتی ئەوە بڕۆن ئەو هەموو خواردنە بە جیاجیا بیکڕن و دابنێن و پیتزایک خۆش و بەتام دروست بکەن توان ئامادە و حازری بیکڕن بەس بخەنە ناو فڕەکە و بەکاری بێنن بەتایبەت بۆ کاتێکە میوانێکی لە ناکەوە میوانێک دەیوانە زۆر زۆر باشە فەرمونون تاقیکەنەوە یالا با تاقیکەینەوە فەرمو تۆش فەرمونەوە من بفەرمە هەرچەنەوە خۆتان ساحب ماوە ئەم پارچە باشتر برژا بخۆم لە ژێرەوە دامنا بۆی دوایی بیتزم ئافێتت بێ بەس من زۆر حەز بە شتی برژاو ناوێ ئەنج زۆر زۆر ڕق بێتی تر تۆ ئێمە حەزەکەین زۆر ببرژێ گۆشت حەزەکەین زۆر ببرژێ مریشک حەزەکەین ئێوە ئاوایەتر حەزمان لە شتی برژاوە بەس پەتاتەکەی زۆر زۆر هەستەکەم خۆش پێ بخۆی بەهاراتی لەگەڵە هاوڕێ ئەوە نییە پەتاتی زۆرترم برا بەرەو کۆتایی بەرنامەکەیشە ئێمە تاقیکردنەوەمان لەسەر تاقیکردنەوەی خواردنەکە بەردەوامین تەمام زۆر زۆر سپاس و دەستخۆشی تەکەم زۆر سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بوویت زۆر سپاس هەر زۆر زۆر مەمنونتم بەڕاستی دڵخۆشم ئەبێ لە نزیکۆ بیبینن چه خاتونێکە مەمنون ئیشاڵڵا هەر بژیت ئەوەنە باش باسم مەکە دوایی بلۆکت بلوکم نەکەی جاوەرە نانا بەجددی نانا بچۆم هونەرێکبێت بۆ مای 2-3 ساعت بلۆکرا بەس نا برادرە بێ وابێ بەس هونەر ئێستاشە بێ بلۆکرێ ئەمڕۆ بێ بلۆکرێ ئەی بابا کاک هونەر لە خەتەردای خۆ بپارێزە لە خەتەردای زۆر زۆر باشە پرسیار کۆتاییم هەست بە بەختەوەریەکەی لە ژیانتا بەختەوەری ئەوەیە کە لای من بەختەوەری ئەوەیە کە دایکم و باوکم نەخۆش نەبن و تەندروست بن ئەمە لە هەموو شتێ زیاتر بەختەوەریە لای من تەندروستیەکە لە هەمووی زیاتر خۆی سێشت لە دنیاە بەختەوەری ئەدا بە مرۆڤەکان و ئەم سێشتا هیچ کات بە پارە ناکڕێت یەک لەوان تەندروستیە ئەوەی تریان محەبەت و خۆشەویستی خەڵکە وە سێهامیان کاتە کە هیچیان بە پارە ناکڕێن بۆیە مادام تەندروستی دایکم و باوکم تا ئێستا باشە زۆر بەختەوەرم شکر بخوا ئینشاڵڵا هەر سەلامەت بن ئێمەش خۆشحاڵین بە بەختەوەری ئێوە هیوادارم تەندروستی هەموو لایەک باش بێت زۆر زۆر تایبەت گەلێ بدەین با بڕۆین تەمام گەلێ بگرین و ئێمەش خواردنەکەمان بەردەوامین و فەرمونون